خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بە خۆشحاڵیەوە پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. ساڵ لەمەوبەر هەرێمی کوردستان بڕیاری ڕیفراندۆمیدا بۆ ئەو کات دەنگۆ و بۆچوونی جیاجیا لەسەر پرسی ڕیفراندۆم بووە، ئەگەرچی بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان دەنجان بە بەڵێدا، بەڵام دوجار بەهۆی سزایی ئیقلیمی و تەنانەت عراقی و نێودەوڵەتیش هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک گرفت بووە. سبەینێکە یادی ڕیفراندۆمە لە ڕووی یاساییەوە، لە ڕووی نەتەوەییەوە چیمان بەدەستێنا و چیمان لەدەستدا، چی کرابواە باشترە بوو بۆ ئەوەی ڕیفراندۆم بگەیشتبایە کەنارێکی ئارام، یان دەرەنجامەکەی بگەیشتبایە کەنارێکی ئارام. پانۆڕامەیەم شەو گفتوگۆکە لەگەڵ دوو میوانی بەڕێز، سەرەتا لەگەڵ بەڕێز مەسعود عەبدولخالق نووسەر و چاودێری سیاسی لە هەولێرەوە گفتوگۆکەین، دواتریش لەگەڵ بەڕێز مەشخەڵ کەولوسی نووسەر و ڕۆژنامەنووس گفتوگۆکەین. سەرەتا لەگەڵ مامۆستا مەسعود گفتوگۆکەم. مامۆستا سڵاو لێبێ، سوپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا. سبەینێ یاتی ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆمە. ڕیفراندۆم لە ڕووی یاساییەوە ئەکرا دەرەنجامەکەی باشتر بە خێری خەڵکی کوردستان و خاک و خەڵک بگەڕێت چۆن ئەبوو، چیمان بەدەستێنا و چیمان لەدەستە؟ بەنای خوای گەورە و میهرەبان، دەستان خۆشبی لە بۆ بەرنامە. ڕاستی ئەمە دوو بەشێ لێکی جوداکەینەوە. یەک حەقی میلەتی کورد لە بۆ دەوڵەت بوون حەقەکی زۆر پیرۆزە، ینی هەم تاریخ، هەم نەسی دینی، هەم قانونی دووەلیش پشتیوانی لێ دەکا. زۆر زۆر گوناحە لە بۆ ئەو وڵات و میلەتانی دەوروبەرمان کە ئەوان دەوڵەتیان هەیە، بەڵام ئێمە دەوڵەتمان نیە. تەنانەت ئەو داوایە خواییە گەورەش کە جعلناکم شعوبا وقبائلا لتعارفوا، ئێستا ئەوەی میلەت هەر میلەتە کە دەوڵەتی نەبی ئەو تعارفەش پێ ناکرێ، واتە ئەو ئەرکە خواییەشی پێ جێبەجێ ناکرێ، کەواتە زۆر زۆر گوناحە ئێمە دەوڵەتمان نییە. ئەگەر لە سەرەتادا خەتای ئیستیعمار و ساکس پیکۆبی دوای کەوتە ئەستۆی میلەتانی دەوروبەر لە تورک و عەرەب و فارس، و لە دوای ساڵانی ڕاپەڕینش کەوتە ئەستۆی ئەو قیادە کوردەی کە ئەگەر ئەوانە لەسەر حکوم نەبوون ئێمە 20 ساڵ زیاتر بوو دەوڵەتیش بووین، بەڵام هەموو دنیا دەزانی، تاریخ دەزانی، نەسی دینی دەزانی، دەوڵەت و دەستکەوت بە ئەهلی گەندەڵکار ناکرێ. باش بۆیە من داوا لە ڕەوشەنبیران دەکەم، لە هەموو لایەک دەکەم، زۆر بە سەراحەت ئەوەی بەدەسەڵاتدار بێن، غەڵەتیان لە بۆ سپیان لە بۆ ڕەش مەکەن، ڕەشیان لە بۆ سپی مەکەن. وازح دیارە ئەو دەسەڵاتە دۆڕاندیتی لە ڕیفراندۆمەکەی لە ماوەی ڕابردوو، یعنی لە بۆیان ڕاز مەکەنەوە. ئەمن حەز دەکەم شتێکت پێ برێم. یعنی سەدام لە شەڕی کوێت ساڵانە یادی سەرکەوتنی شەڕی کوێت دەکرد. وەرە سەیرکە کۆمەڵک نووسەر و ڕەوشەنبیریش دەهاتن شتیان لە بۆ دەنووسی لەو شکستە گەورە. یعنی خراپترین عیلاقە لە بنێوان سەرکردایەتی و میلەت ئەوەیە کە تو شکستیشی پێ ئەو مافە خوایە، ئەو مافە نەتەوەیە ئەگەر بەڕێکاری یاسایی خۆی تێپەڕی بواە ئەبوو چۆن بێت بۆی ئێمە ئێستا دەرەنجامێکی هەبواە چیتر نەڵێن ئێمە عراقین، یان مەسەرەن ئێمە نەڵێن سەر بە فڵان دەوڵەتی، لانی کەم لەو 50 میلیۆن میلەتە لە پارچەیەک دەوڵەتێکی بچکۆلەمان هەبواە. خۆی لە ینی وەکبرەی ئەو هەموو خوێن و ئەرەقە و فرمێسک و ئەنفال و چیمیایی کە لە سەدەی 20 بەسەرمانداهات بۆ دەستکەوتی گەورە لە سەدەی 21 دەرفەتەکی زۆر زێڕین هاتە پێش. زۆر عێراق کەوتە بەندی حەوت، زۆر دەستکەوتەکی گەورە بوو. عێراق لە ڕووی کۆمەڵایەتی دابەش بوو، ئیقلیمی ئەو وفاقە نەما دژ بە کورد، دووەلی عیلاقاتەکی یعنی لەسەر هەر چار ئاست ئینسانی، سیاسی، قانونی، دوایش عسکەری عیلاقات لەگە کورد بووە، کەواتە ئاستەکەی هەرێمی کوردستان یەکجار زۆر بەرز بوو. بەڕاستی ئەگەر قیادەتی قانونی و شارە زامان هەبوایە
دەوڵەتی کوردی 20 ساڵ لەوە پێش دروست ببوو بەڵام یەکەم هەنگاوی دەسەڵاتی کوردی ئەم سرم سوورما چۆن عێراقیان لە بەندی حەوت دەرکرد ئەمە کتێبە چشمان نووسی لەسەر ئاگاداری سەرکردایەتیمان کردەوە کە کاکە ئەگەر تو بەتەمای دەوڵەت بی عێراق لە بەندی حەوت بی ئەوجە باشتر دەوڵەت دروست دەکرێت ئەوجە هەندێک وەکو برێ ئیجراعاتی قانونی دووەلی هەیە چۆن مەلەفی ئێمە لە ئەو مەلەفی ئێمە لە ئومەم متحیدا ئەتا ئێستا ئێمە بە شەعب تۆمار نەکراین ئێمە زەحمە نەبوو ینی ئەمە پرسی قانونی دووەلیشمان کچۆ ئێمە ڕاستی هەم لە بردی مافی چارە نووسین لە یەکێتی پەرلەمانتاران هەم دەستگایەکی توێژنەوەی بە قووەتمان هەیە ئێمە نزیکەی 6 مانگ پێشی ڕێفراندۆم ئەو بەحسێکمان کرد لەسەر ڕێفراندۆم پێشکەشی سەرکردایەتی کوردمان کرد و تقریبا ناوعەگرێکەتین کە ئەو نەخشە ڕێگە قانونیە بگرێتە بەر ئەویش ئەوەیە کە ئێمە یەکەم جار هەڵسین لە ناو نەتەوەیە گرتوەکان ناوی خۆمان بە شعب تۆمار بکەین ئەوە ئیجراعەتەکە زۆر زەحمەت نییە بەڵام نیان کرد بۆ هەتا حەقی تەقریر مەسیر ئێمە بگرتەوە لە ڕاستە مەلەفی ئێمە ئەگەوانەکەین لە ئومەل متحیدە پێی دەگوترێ ڕێمێدیال سێشن واتە حەقی تەجزیە یان حەقی ئینفیساڵ حەقی ئینفیساڵ لەگا حەقی تەقریر مەسیر لێک جودایە کاتو شعبی لە ئومەل متحیدە یان مواطنی لێک جودایە ئەشتانە بەداخەوە سەرکردایەتی کورد وازان ئەشتانی نەزانی یان جێی پێنەدا ملی لە ڕێکنا یان وەکوبری یەک فیشەکی پێبوو بە دوژمنی پێیوە ناو پێی نەکەوت و هەموو لێمانقیدنەوە ئیتر ئەوەی بەسەر کورد داهات هەموو جوهودی سەدەی 21 و ماندوون و سەدەی 21 لە دەستمان چوو ڕیانی لۆمەی هیچ لایەک ناکەین بەڵام دەکرا زۆر باشتر بی و هەموو دنیاش ئامۆژگاری سەرکردایەتی کوردی کە ئەوهانیە بەو مامۆستا مەسعود ئێمە کێشەمان دقە قانونیەکان یان هەنگاوە قانونیەکان بوو کە ئێمەوەکو شعب تۆمارکردین لە UN یاخۆت عراق ڕێگە نەدەین لە بەندی حەوتەم بێتە دەرەوە یاخود بەڕاستی پەیوەندی بە تێگەیشتنی خودی ئەو ئەقڵێتی عراقیەوە هەیە کە ئیدارەی ئێستای عراقکەوە پەیوەندی بە خودی ئەقڵێتی وڵاتانی ئیقلیمیەوە کە کوردی بەسەردا بەشکراوە پێت وانیە زیاتر ئەمانە لە سەنگەردان بۆ کورد ئێوە شک و گومان لەوەی نییە یعنی سوالەکەم لێ دەکەی دەرەی ئەوە گورگ لەبەرچی مەڕی دەخوا تەبیعەتی وای مەڕ دەخوا ینی ئەوە هیچ شک و گومان نییە دەست بەڵام ئێمە یعنی زانیتە پشتیوانی نێودەوڵەتیمان هەبوو قەراری 688مان هەبوو ینی ئەو 65 بڕیارەی کە لەسەر عێراق دەرچوو بوو پاڵپشت بە بەندی حەوت ئەوانە ڕێی لێ نزیکردنەوە ئێمە دەرچوین ینی لە سجنی ئیقلیمی دەرچوین چوینە دووەلی لە بە هەندێ من ئەو مەسەلە قانونیانە باز دەکەم ڕەنگە هەستا تەماشاکە رووسیا دەوڵەتەکە دووەم دەوڵەتە لە نەوەوی لە قووەت لە هەموو شتێک لە عالەم ئێستا دێ ڕیفراندۆمێک دەکات چییە ناوێ هەر ڕک و ڕک برێ من ئەو چوار پارچە زەوی لە ئۆکرانیا دەستێنم نا بزان هەر ڕێگەیەکی قانونی دەگرێتەوە لەو حیلەشە و کەس ئێعتراف پێ ناکە ئێمەی کوردیش دەبوابی لە هەموو دنیا زیاتر پشت بە قانونی پشت بە ئیجراعات بەستین بزانین نەسیحەتی گەورە دەوڵەتانی جیهان چیە مادەم 2 ساڵ داوایان کرد تیلەرسۆن بە نامەیەکی ڕسمی جواب دەنێری ئومەم متحیدا بە تێکڕای دەنگ دەرێن جارێ نەیکەن ڕاستە سەرکردایەتی ما پرسیاری ئەو بدەیگو ئەی کەی باشە ئەوەی ئەو کەیەکێک کەرگوتت ئێستا کردت کەلچ چی بوو ئەوە 2 ساڵەکەی مەوڵەتەکەی ئەمریکاش ڕەت بوو 10 ساڵت کەش ڕەت دەبیت چت پێ ناکرێ ئەو معنای چیە معنا قسەی ئامۆژگاری نێودەوڵەتی لە بۆ کورد زۆر دڵسۆزانە بوو معنا گوتی جارێ وەختی نییە کاکە شەرق الئەوسەط دابەشکردنی شەرق الئەوسەط هەوەنتە نییە ئەوەی ناوی لێنای لە عملیاتی مێشتیش ئاڵۆسترا دەبوای سەرکردایەتی کورد ئەوەی بزانی بەڵام جێی بەهیزەگەرتی لەسەن لە حکوم نەماوە پێت وایە وەرەقەکەی دەکەوتە ناو سیاسەتی ئەمریکا هەواڵەکەم جێم لە خەڵکی کورد دەبی کتێبەکەی جەناوی کاک مەسعود بخیتەوە ئەو مەوزوعی تێدایە تێلێرسۆن بە ناوی عشیرەتەکەی خۆی نەینووسە بە ناوی خێزان و بنەماڵی خۆشی نووسە بە ناوی ویلایەتی یەکگرتوەکانی ئەمریکای نووسە و لە ئەرشیفی وەزارەت خارجی بە ڕسمیشەم جوان تێمەشام کرد نەسە ئینگلیزیەکەش هەیە ئەمنەوەی تەمەشای کتێبەکەی جەناوی کاک مەسعود کرد هەست دەکەم باش تێنەگەیشتن لە نامەکەی بە تایبەتی
پێشەوەچیەکەی کە نووسیتی نامەکەی تیلرسۆن لە وعدی بەلفۆر زۆر گەورتە وعدی بەلفۆر هەمووی نێزگەی 67 کەلیمەیە ئەوە زۆر گەورەی تێدایە باسی کۆنفیدرالیشی تێدایە یعنی باسی تاریخی کوردی تێدایە یعنی بە خبرە دانرایە زۆر بە جوانی بریا 100 بریا سەرکردایەتی کورد موافقەی کردەبایە ئێستا هەرێمی کوردستان لە شوێنشکە بوو پێکەی لە شوێنشکە بوو سەمە پێویستمان بە مقتەدا سەدر و کاگمالیچی نەدەبوو لە محکمەی ئیتحادی نەدەترساین حکوومەتی هەرێم پێویستی بۆی نەکرد ڕیفراندۆم سڕ بکە دوای پێویستی بۆی نەدەکرد لزنەکی بە شەو سعاتێکی شەو بچن لەگە عێراق مفاوەزات بکەن و ڕیفراندۆمیش هەروەشێنەوە هیچ پێویستی بۆوانی نەدەکرد ئەکرد ئەو نامەکەی تیلرسۆن بەرجەستە بکرا بەڵام ئێستا ئەمریکا هەر ئەو ئەمریکانیە خۆ ڕقی لێدانەگرتوین مەسەلەن ڕقی شخصی لە هەرێمی کوردستان دانەگرتووە مەسەلەن ئەو کات بە پاڵپشتی چی دەیتوانی مەسەلەن ئەو دۆخە بۆ کورد بڕەخسێنێ و ئێستا بۆچی ئەگەر هەوڵێک هەبێ بۆچی ئەمریکا پێتوانێ بیکا یاخود ئەمریکا کەنەیکا بۆ نایکا زین چون ئەمە ئەو مۆزوعانە دەبی تەمەشای سیاسەتی خارجی ئەمریکا بکەین هەر لە لێژنەی کنکراین کە لە بە ڕۆژهەڵاتی ناوەڕازناردی ساڵی 1970 سیاسەتی ئەمریکا چەسپا بوو هەتا دەگاتە کۆتایی ئەی پێ دەگوترێت جەنجی سارد ئیتر سیاسەتی ئەمریکا بەرامبەر کورد گۆڕا زۆر هاتە پێش هەتا ئەو ڕقەوەقینەی لە ڕیفراندۆم و دوایش ئێستا مەسەن ئەو عینادی لەبارەی ئازادی ڕادەربڕین و هەڵبژاردن و ئەوەی گەندەڵیە زۆرەی کوردستان ڕاستی هەرێمی کوردستان لاواز بوو زۆر ینی ئەو ئومێدانە نەما ئەنا من هەر پرسیارێک دەکەم ئێستا لە دوای ڕیفراندۆم تەحەدا دەکەم قیاداتی کوردی لە هیچ کۆبوونەوەیکی باسی دەوڵەتی کوردستانیان کردی پێشی ڕیفراندۆم لە هەموو مەحفەلەکی ئەو باسە بوو لە هەموو شوێنێک باز بوو یعنی هات نزیک بووە بەڵام بەداخەوە دەزانی ئەوەی زۆر خراپ پەچێ لە نێو دەوڵەتی زۆر عینادی لەگە نێو دەوڵەتی بکەیت دوای زۆر تەنازول بکەیت بەداخەوە سەرکردایەتی کورد لە دوای ڕیفراندۆم زۆر تەنازولیان لە بۆ عێراقرم سەرم سوورما یعنی ئەو نامی تیلرسۆن ڕەت کراوە بەڵام چون موافقەیان کرد لەسەر محکەمەی ئیتحادی یعنی سەرم یعنی لەبەر چیەوە کرا یعنی چ وای لێ کرد حکوومەتی هەرێم هەتا ئەو لەحزێش هەتا ئێستاوایانەی درێن ئەمە ڕیفراندۆم چینە نازم چێ ئێدەبڕۆ یەقی حکوومەتی بگرە برێ لەبەرچی ئیزنی نادەی ڕیفراندۆمەکەت سڕ کردیە لەبەرچی سڕت کردە ینی تەمەشاکە خۆ دەرێن تاپۆیە خۆڵا هەموو حەزمان لێ برین تاپۆیە و بەکاریش بێ بەڵام ئەوە بڕۆ لە قانون ناسەجیانەکان پرسن دەسەڵاتی کوردی لە دوای ڕیفراندۆمەکەی و ئەو هەموو زەرەر و زیانەی کە کراو نیوەی کوردستان هات و لەولایە تورکیا و لەولایە داعش و لەولایە ئێران و هیچ کەرێمی کوردستان ئێستا سیادەی هەر نەماوە ئێتۆ هەموو زەرەر زیانی کرد عەلەقل دەست بە ڕیفراندۆمەکەی وەگرتا بووایە یان وەک خۆم زۆر جار دەوترێت تاپۆیەکی ڕەشە لە جیرفانماندا تاپۆنی ئەمە تاپۆیەکی ڕەش لە جیرفانی کوردایە وڵی ئەوە ئەنی زعیفترین قسێ لەو سەردەمەیدا لەبەر ئەوەی کاکە دەسەڵاتی کوردی چووە لە بەغدا ئیمزای لەسەر هەڵوەشانەوەی ڕیفراندۆم کردی حەزەکەم هەرچی مسەقەفە بچی ئەی پێ ئەوەیە وەکبری ئەحکامی ئەوەی پێدەگوترێ ئەحکامی ئەوەی فیدرالی لە لاپەڕە 125 وا تێیدایە چۆن حکوومەتی هەرێم چووە پارەکەشی دا ئەی پێی دەگوترێ ئەتعاب و ئەو دوو کەس ناویان لە محکەمەکەی هاتبوو یەکیان سەرۆکی هەرێم و محافزی کەرکک حولیاندا ناوی ئەو دووەژ لابن کە موافقت بکرێت لەسەر ئەوەی ڕیفراندۆم هەروەشە ڕیفراندۆم هەروەشایتەوە بەڵام ڕیفراندۆمەش کەمان هەیە ئیساڵی ئەگە غەڵەت نەبنەوە 5 دەکرێ ئەو یعنی هەروەشایتەوە نەسزای لەسەر بەر 2005 ئەو زۆر باشترا ئەو حرەکەتی شعبی بوو دەنجیشی زیاتر بوو مشکلەشی لەسەر نەبوو ئەو دەکرێ یعنی وەلەو ئەویش بەو دەرەجەی نییە چکات و دەبی موافقەی ئومەم متحیدە وەرگری بەچ شێوازێک مامۆستا مەسعود بەچ شێوازێک ئومەم المتحیدە موافقەمان دەداتێ یان لە ئێستادا ئەگەر ڕێگایەکی ڕاست بگیرێتە بەر بۆ ئەوەی هەرێمی کوردستانەنا ئەو گۆڕانکاریانەوە دۆخی عراقە دەیبینی کەمە لەگەڵ بەڕێزت بەرناممان لەسەر کردەوە لە دەستگای ستاندەر توێژینەوەتان لەسەر کرد بە چ ڕێگایەک دەتوانێت مەسەل ئەو دیوە ئەو بارودۆخە بە دیوە زاویەکەی وەرجێڕێت وڵاوە ئەمە لەگە هەندێک پارێزەری گەورە قسەمان کردیە لە بۆردی مافی چارە نووسیش لە یەکێتی پەرلەمانتارن ئەو قسانە کرا
دەبی محامی بگرین ئێمە لە بەغدا برین کاکە ئەوەی حکوومەتی هەرێم هاتیە موافقەی لەسەر هەڵوەشانەوەی ڕیفراندۆم کردی ئێمە ڕازینین تاعنی لێ دەین ئەوە میلەتێکە و بای ئەوەش وەسایقمان هەیە من نازانم ئەو پەلە کرا لە بۆ ڕیفراندۆم لەبەرچی پەلەی ئەوەش کرا کە چون لە بەغدا موافقەی هەڵوەشانەوەی ڕیفراندۆمیان کرد خۆ هەیە دەرێ کاکە هەتا جارش کەش ڕیفراندۆمەشکە نەکرێ ئەوە هەڵداوەش باشە ئەوە ڕاستە تا ڕادێک بەڵام ئەگە قانونی بواە ئێستا باشە ئەوانەی کە لە ئەنجیری ڕیفراندۆمن بۆ جارێک مەحاسەبەی ئەو حکوومەتەی ناکەن کە چووە لە بەغدا موافقەی لەسەر هەڵوەشانەوەی ڕیفراندۆم کردیە ئێمە دەبی بچین ڕاستی پێشی ئەوەی هەر هەنگاوەکی بینێت چکە هەموو دووەلی دەرێن ئێوە کاکە بە خۆتان ڕیفراندۆمەکەتان کرد و بە خۆشتان هەڵتان وەشانتەوە ئیتر ڕۆی ئێستا جارێکی تر مەترسی لەو مەوزوعی چیە پاشی 15 ساڵی کە ئەگە وەزعی عێراق ناڕێک بوو ئێمە هەستین بە داواکردنی مافی چارەنووسیان ڕیفراندۆمەشکە بکەین یەکسەر ئەوە ئەسەری ڕەجعی هەیە دەرێ ئێوە خۆتان هەرتان وەشانیتەوە بزانە چەند مەترسیدارە بۆیە وا باشە ئەمە خەریکیشین بەڵام لەو دەمەینە کاتێککە گونجا ئێمە تیمێکی محامی زۆر بەقووەت دەنێرینە بەغدایە تاعن لەو ئیشەی حکوومەتی هەرێم دەدا کە چووە موافقەی کردێ لە ڕیفراندۆمەوەی ڕیفراندۆم ئێمە مەلەفی کاملمان هەیە لەسەر ئەو مۆزوعای قانونی دووەلی پشتگیریتی تاریخمان هەیە ئەو دوایی ئێمە کوردستان بەخۆشی ئەمە لەگە عێراق نەبووینە بە تۆبسی بووە ئەو دوای ئەمە ئەنفالمان کراچیمە یەک دنیا مەلەفاتمان هەیە نەتیجەکەی بمێنێتەوە نەتیجەکەی کردیا بەڕێز مامۆستا نەتیجەکەی بە زیندوێتی بمێنێتەوە گرینگە وڵای ئێستا مردووە سوتێنرایە دەڵم بە زیندوێتی زیندوو بناحە یعنی ئەوە دەزانیتە زۆری ئیش دەیە بەڵام مستحیلیش نیە من زۆر گوناحە سەرکردایەتی کورد ڕاستی بەو میلەتەی نارێ کە برێم کاکە چوویمە هەڵم وەشاندیتەوە ئەو دەزانی شتەشکت پێ برێم ئێستا یعنی چایبی تێدا برن کاکە غەڵەتمان کرد هەڵەیەکی گەورەمان کردیان کە لە پێشووتر وعدرا کە کاکە ئەگە هەرچی هەبوو ئێمە ئێستا لەبەرچی خۆتان لێبرتە دەرێ ئەسا لە محکمەی ئیتحادی لەبارەی نەفت قەراریدا هەرێمی کوردستان مقاومەی کرد هەتا ئێساش مقاومەکە زۆر باشە بەس لەبەر ڕیفراندۆم لەبەر چی مقاومەتان نەکرد ئێوە ئەو میلەتە گوناحەواتان بەجێشت چکە میلەتی کورد هەمووی باوەڕی بە دەوڵەتی کوردستانە تەنها تەبقەی گەندەڵی نەبی باوەڕی پێ نییە ئیتکە هەموو باوەڕی پێ هەمووی ماندی بووە شۆڕشی لەسەر کردیا خوێنی لەسەر ئەڕشتە بەس من حەز دەکەم شتەچی بێ یعنی چایبی تێدایەگە سەرکردایەتی کورد برێ ئەمن غەڵەتم کرد و شکستمینە خۆ ئەمە ناچین ئەعدامیان کەین دەرێنە تو ئیشەکی وەتەنیت کرد بەرام سەرکەوتونەبی بەس تۆزێک مەیدانەکە بەچی بێلێ لە بۆ ئەوی ڕاستیکەینەوە تەمەشاکە جەمال عەبدولناسر کە لە شەڕی لەگە ئیسرائیل شکستی هینا ڕاستن هاتە سەر تەلەڤیزیۆنی هەرچەندە محەممەد حەسەن هەیکەل گوتی برێ خەتای هەمومان گوتی ناخێر نارم خەتایمان بەس دەرم خەتای من بوو چکە بەس خەتای من بوو هات گوتی خەتای من بوو ئەمن شکستم هینا و ئەوەسی استقالە یعنی سەرکردایەتی کوردە بابی وابرێ نابی پینە و پەڕۆ وەڵا تاپۆیە و وەڵا نازانم هەر زیندوە و ناوەڵە مردیە و ڕۆی و بە خۆتان شکستان پێینا و بە خۆتان چوینە محکمە ئیتحاریما و ئەمن بەبیرم لێ دەبیندرێ ئەگەر لە بەغدا مەسەلەن ئەوتانەیە سەرکەوتوو بێ و نەتیجەکەی هەڵوەشێندرێتەوە هەڵوەشاندنەوەکەی ڕابگیرێت هەڵوەشاندنەوەی نەتیجەی ڕیفراندۆم زۆر گرنگات بزانیت ئەوە چونکە ئێستا زانی چی لێ هات هەرێمی کوردستان ئێستا ڕیفراندۆم بەدەست یانی بزانە لەو دەمی کە ڕیفراندۆم کرا چار دەسەڵات دژی ئەو ڕیفراندۆمی ڕاوستان چێ پەرلەمانی عێراق قەراری لەسەر دەرکرد محکمەی ئیتحادی قەراری لەسەر دەکرد و حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمیش کەواتە بە چار لایەن ئەو پەرلەم ئەو ڕیفراندۆمیان هەروەشاندەوە زۆر بەخرە هەرچەندە ڕیفراندۆمەکە بە خۆشی بە قانونی نەکراوە بەڵام مادام کرا دەبوابی پاڵپشتی بکەین ئێستا ئەو شێوە هەڵوەشانەوەی بە مەعنا جارێکی تی کورد حەقی تەقریر مەسیر حەقی جیابوونەوە حەقی ئەوەی نما باسی لە هیچ جێکی باسیش بە و ئەگەر ئاگاداریش بین هەممان حزبی کوردی سەرکردایەتی کوردی لە پاش ڕیفراندۆم یان لە پاش ئەوەی کە چوو لە محکمەی ئیتحادی هەری وەشاندەوە لە یەک جێی لە یەک مەحافل نە لەگە بەغدا نە لەگە ئەمریکا نە لەگە یەک جێک باسی دەوڵەتی کوردینمە و ئەگەر تاپۆی ڕەشە یاڕەبی هەوبی ئیخۆ لەو ماوەی عێراق قەت وهاز لاواز نابی جارشکە عێراقیوانێ وڵا ئەگەر تاپۆی ڕەشە بیکەن و ئەمە هەموو پشتیوان دەبی هەموو کورد دەبی هەموو لایەنەکان پشتیوانی بین کە ئەگەر پێتوانی ئەگەر حکوومەت بینێ بگەینە هەڵی نەوەشان بایەوە
ئەم یاریە خێرایان نەکرا بە ئەو کاتە لەگەڵ ئەنجامی ڕیفراندۆم دۆخەکە بۆ هەرێمی کوردستان خراپتر دەبوو لەبەرەوەی ئەو کاتە بێکەس کەوت بوو تەنها خوا و خەڵکی مابوو. زۆر باش تەواو ئەم نەوقسا دەزانم ڕاستە ئەدی ئێمە دۆستەکانی کورد هەموو لەبەرچی ئامۆژگاری سەرکردایەتی کوردیان گوتیان کاتی نییە ئێمەعنە کاتی نییە لەبەر هەندی بە تەنها ماوە بەڵام مادەم کرا ئەنی هەموو گوتمان نەیکەی بەڵام مادام کرا دەبابی هەڵنەوەشێنەوە هەرچی بوو کرابای لەوەندەی زیاتر نەدەکرا یعنی سەرکردایەتی کورد ئەم نازم لەبەرچی وا ترسنۆک بوو هەر تەسلیم بوو بەجارەچێ نامیان لە بۆ عەلاوی نارکە ئێمە داوڵەتمان ناوێ ڕئیس جەمهوریان ئەو کاتی هانایان لە بۆ بردگوتیان بڕۆ بەس برێ ئێمە احترامی ئەو محکەمە ئیتحادیەکان ڕازین بە هەموو شتێک و بەنهێنی شەڕیان وەشاندەوە یعنی زۆر ترسان دەبابی وانە ترسێن ئەمە هەموو لە پشتیان دەبووین خۆڕاگر بوونایە ئەوەی بەسەر کوردستان هەرەوەندە دەهات و ڕێفراندۆمەکە بما بواە باش بوو خۆ چێت بوو کەرکوب ڕۆی نیوەی کوردستان ڕۆی تورکیا لەولایە هات هەموو هاتن هەرەوەندە چ دەکرا ینی هەرچی بواە هەرچی ینی هەمومان بکوژرا بوونایە دەبوابی مادەم ڕێفراندۆم کرا ڕێفراندۆمیان هەڵنەوەشاندا بواە. لە میوانێکی ترم هەیە بەڕێز مامۆستا لە دوجارە مەسەلەن ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم بەیانی کە یادەتی زۆر تەفاسیلمان باس کرد بەڵام چیمان لە دەستدا و چیمان بەدەستێنەوە توانین چۆن چاچکەینەوە لە بریفێک لە پوختەیەکدا پێم بڵێ سوپاس دەکەم. وڵات دەستان خۆشبی زانیتە هەیە ئیتیهامی سەرکردایەتی کوردە دەرێت دەستی تورکیا بووە ئەم پێم وایە نێوشتانە ڕاستبی و عملیەکی وەتانی بوو بەڵام زۆر خراپ گورزەکی خراپ بە هەرێمی کوردستان کرد ئەو پۆڵدی یاسەناسێکی نەمساییە ئەو عملیەی واوەسف کرد گوتی کوردستان بوو بۆ دەوڵەت تێکیاندا عێراق لەبار چوو بوو بۆ دەوڵەت ینی ئەو عملیە ئێستاش ئەمن داوا لە ڕەوشەنبیرانی کورد یاسەناسانی کورد دەکەم هەموو بە جوانی بێن حەقیقەتەکەی بڕێن زۆر گوناح ئەو میلەتە چیتر هەر بخەڕەتێ بەو شێوازەی وەڵا ئەوە ڕیفراندۆمە سەرکەوتو کاکە سەرکەوتو نەبوو ئەو ڕیفراندۆمە دەسەڵاتی کوردی چوە هەڵی وەشاندیتەوە ئەم حەز دەکەم ڕەوشەنبیرانی کورد بەس پرسیارێک لە حکوومەتی هەرێم بکەن یان بتوان مزاهرە چی بکەن برێن حکوومەتی هەرێمە تو لەبەرچی سرت کردیە کاکە ساڵک دوو سێ ئێدا ئێستا سبەی بە بۆنەی یادی ڕیفراندۆم ئەمن داوا لە حکوومەتی هەرێم دەکەم ریفراندۆم ئازاد بکە چیتر سڕی نەکە لەبەر چی سڕی کردی آخر چییە چ معنایەکی هەیە چ گوناحەکی هەیە ریفراندۆم زاروێ ڕوو لەمە دەکەن ئەجاوە هەر لە سەرەتادا ئەمە ئیشێک لەسەر ریفراندۆم بکەین بۆ ئەوی ڕزگاری بکەین لە دەست محکەمەی ئیتحادی بۆ ئەوی تاعنی لێدەین لەوەی کە سەرکردایەتی کوردی تەنازولی لەسەر کردیا دەبی یەکەم جار حکوومەتی هەرێم ئەو اعترافەی سەحب بکا بە محکەمەی ئیتحادی و ئەو سڕایەتی هەرگری ئەجار ئیش دەکرێ لە پاشەینێ. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق سەرپەرشتیاری دەستگای توێژینەوەی ستاندەر هەروەها نووسەر و چاودێری سیاسی کە لەولێرە و لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان. لە بەشی دووەمی بەرنامەکەم گفتوگۆکە لەسەر ریفراندۆمە لەگەڵ نووسەرێکی نێتەوەی کە لە ڕۆژی خۆیەوە تا ئێستا سەرسەختانە پشتیوانی ریفراندۆمە وەلا بۆ یان بۆ هاوڕێکانی نووسی بووی ئەم شەو گفتوگۆ لەسەر ریفراندۆمەکەم ئەگەر نەمتوانی لە ئاست گەورەی ریفراندۆم قسە بکەم یارمەتیم دەن ئەویش بەڕێز مەشخەڵ کەولۆسیە. کاک مەشخەڵ سڵاوت لێبێ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانی دوومانای هەیە بۆ من پارێزگای هەڵەبجە و یادی ریفراندۆم. باش کاک مەشخەڵ ئێمە لە گەڵ مامۆستا مەسعود گفتوگۆیەکمان کرد هەر بەڕاستی سبەی نێتوانین چۆن یادی ریفراندۆم بکەینەوە بڵێن سەرکەوتوو بوو بڵێن سەرکەوتوو نەبوو و چۆن بتوانین ئەمە بکەینە دەرفەتێ بۆ بە خۆداچوونەوە. زۆر سپاس من دیارە بەهۆی دواکەوتنم لە ڕێگە هەندێک لە توێژەکەی ئێوەم گوێ لێ نەبوو بەڵام ئەوەی کە گوێم لێبوو بەڕاستی ئەگەر دەنجی کاک مەشخەڵی بۆ من زیاد کەن گوێم لە قوتەکانی بێ سوپاسدانەکەم هاوڕێیانی کۆنتڕۆڵ. بەڵێ کاک مەشخەڵ بفەرموو. بەڵێ بەشێک لە وتەکانیم گوێ لێ نەبوو حەزمەکرد هەموو وتەکانیم گوێ لێ بواە ئەوەندەی کە من گوێم لێبوو لە ناوەڕاستی بەرنامەکە من جارێ بەر لەوەی بچینە سەر وردەکاریەکان من پەنجەی هەموو ئەو کەسانە ماچەکەم کە بەڵێیان کرد هەموو میلەتی کورد و ئەو پرۆسەیەکە تەنها بوعدە قانونیەکەی نییە مامۆستا مەسعود عەبدولخالق
یعنی بۆیە زۆر جوان نەتوانێت یاری مناوەرە بە وشەکان بکە مناوەرە بە معلوماتەکان بکە لەبەرەوە هەندێک جار بوعدە قانونیەکەی باسەکە هەندێک جار کە پێگیرێ بوعدە یاسایەکە سیاسیەکەی ئەهێنێ و دوجار سەیلێک مەوزوعی باس کرد سەیلێک معلوماتی پێدەین من نازانم تا چەنێ ئەو معلوماتانە ڕاستە بۆ نمونە تا چەندێک کورد ڕۆشتوەتە عێراق و تەکلیفی کردو ئەم جۆرە چیرۆکانە بەڕاستی من نازانم تا چەنێک ڕاستەوە بێ بە دوواداچوونی بۆ بکرێ و پارێزەری گەورە گەورە و شارەزامان ئامادە کردووە کە بتوانین ئەو سڕکردنە بوەستێنین ئەوەیە مەوزوع ئەوەیە کێشەکە ئەوە یەکێک لە کێشەکانە وەکو چۆنەڵێ چاک بزانین یاریکەین لەسەر پرسێک بەو ئاراستی کە خۆمانەمانێ من وەکو ئەڵێ بە سەد هەنگاو بنێ بە هەنگاوێکە دگرمەوە سەد خورما بخۆی بەدن کە خورمایەگە دگرمەوە من تەنها پرسیارێکم لەو تەوەجوهە هەیە هەرچەند دەستخۆشییان لێیەکە مەگەر حکوومەتی هەرێم ناچارکەن بە هەڵوەشانەوەی ئەو سڕکردنی ڕیفراندۆم من دەستخۆشیم هەیە بۆ ئەو جوهدە بەڵام من ئەمەوێ یەک پنتی تر لێرە باز بکەین یەک ئەساسی تر لێرە باز بکەین ئەویش ئەوەیە پرۆسەی داگیرکردنی کوردستان پرۆسەیەکی قانونی نییە و ئەگەر بەم سیاقاتەی نەتەوەی گرتوەکانیش بێ کە ئیسە باسەکرێت کە بیزاد لە مەسلەی خیرسۆن و ئەمانە ئیسەی بینین حتا رووسیاش پشتیوانت بێ کامپەکەی مقابل قبول ناکە خەریتەی سیاسی و سیاقاتی دەولی بەو شێوە بگۆڕێ لەبەر ئەوە ئێمە ناکرێ پشت بەسین بە سیاقاتی قانونی ئەمە یەکێک لەو کێشانەی کە کاتێ نەیارانی ڕیفراندۆم باسی ڕیفراندۆمەکەن دایڕنن لە چەند معنایەکی هەم مێژووی هەم کەلتوری هەم نەفسی ئێمە بۆیەڵێن ڕیفراندۆم گەورە بوو هەنگاوێکی گەورەیە لەبەر ئەوەی لە ڕووی تەهیئەی نەفسی بۆ میلەتی کورد لە ڕووی تەمایوزی کەلتوری بۆ نەتەوەی کورد هەر خۆی بۆ خۆی پنتێکی زۆر گەورەیە جومگەیەکی گەورەیە لە تاریخی ئەم میلەتە برادەران بینەرانی خۆشەویست ئێوە پێویستمان بەوە هەیە لە وردەکاری ڕووکارن نەفسی و سیاسی و ئەو سەکەلتوریەکەی چکە ئێمە داگیرکردنی کوردستان و وەکو جەنابی مامۆسا خۆیشی وتی ئێمە بە زۆر کێنراوین بە عێراق کەواتە پرۆسەکە پرۆسەیەکی قانونی نییە پرۆسەکە قانونی نییە چۆن نتوانین بە گوێرەی سیاقاتی قانونی لە عێراق جیابینەوە چونکە ئەو یاسایانە و ئەو دەستورەی کە لە عێراق بە توولی تاریخی داڕێژراوە بە شێوەیەک داڕێژراوە کە لە نەتیجە ببێتە هۆی بن ئەستورکردنی دەوڵەتی عێراق ووا بکرێت کە میلەتی کورد هیچ دەرچەیەکی نەبێنێت تەنانەت لە دەستوری 2005 ئەمە یەکێک لەو کێشانەی لەبەر و کاتێک کە تۆ سنوورێک بۆ من دائانەی سنوورێک چوارچێوەیەک دائانەی اینجا خۆت بە منەڵی فەرم و ئازادی لە ڕێی چۆن ئەچیتە دەرەوە لە کاتێک کە تۆ خۆت سنوورەکە داناوە ناهێڵی من بچمە دەرەوە لەبەر ئەوە کاکە پرۆسەی لکاندنی هەرێ کوردستان بە عێراقەوە پرۆسەیەکی شەرعی نییە پرۆسەیەکی دەستوری نییە ئێمە ئەزانین لە 1920 و 22 ئەو کاتار کە هاتوون لە کوردیان پرسیوە کاکە لە ئیجماعی کوردیان نەپرسیوە کە ئایا ئێوە ڕازین لە تورکیا بمێنەوە یا لە عێراق ئەمە لە ڕوویەکی من پێم وایە پێم وایە ئێم نەکەر منیش هەرکار بەڵێ کاکە بۆ ئەوی بە کورتی تەواوی بکەین هەموو ئەم ماجرانی کە مامۆسا باسی کرد لێک خانایە ئەویش تەعاملی قانونی لەگەڵ مەسەلەی ڕیفراندۆم ئێمە کاتێ باسی ڕیفراندۆمەکەین دابڕاوە لەش مەوزوعی قانون چونکە قانون ئێمە بە گوێرەی قانون هەرێمی کوردستان نەرکێنراوە بە عێراق و چۆن ئیسە تەعاملی نێودەوڵەتی لەگەڵ ئیسە ئێمە ئەگەر پشتیوانێکیشمان هەبوایە وەکو بۆ نمونە وەکو رووسیا پشتیوانێکمان هەبوایە وەکو ئێران یا هەر وەکو هەر دەوڵەتێکی زلهێز لە دنیا سیاقاتە قانونیەکە ڕێگە نادا بە گۆڕینی سیاقاتی دەولی ڕێگە نادا بە گۆڕینی ئەو خەریتەی کە ئیسە لە ناوچەکەی ئەو کاتە ئێمە بێت چی بکەین ئێمە پێویستمان بەوە هەیە میلەتی خۆمان نمونەی ترمان هەیە لە کشمیر نمونەمان هەیە هەمان ئەو سیاقاتانی کە هەیە لە جنوبی سوودان سیاقاتی ترمان هەیە بەڵام ئێمە چی بکەین لەوەی کە لەگەڵ کۆمەڵگەیەک لەگەڵ کۆمەڵێک لە هاوکێشەی سیاسی دەستەملانین کە ئەمە عینادێکی تاریخیشی لە پشتەوەیە یعنی ئێمە چی بکەین لەوەی کە ئێمە ڕیفراندۆمێکەکەین لە هەرێمی کوردستان لە هەمان کاتە ڕیفراندۆمێکەکرێت لە ئەندەنووسیا ڕیفراندۆمێکەکرێت لە باشووری سوودان بۆچی عەرەبەکانی سوودانی ئەوانەی کە مستعرەبن لە سوودان بۆ ڕازین بە نەتیجەی ڕیفراندۆمەکەی باشووری سوودان و عەمەلیە بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان عەرەبی عێراق ڕازینین بەمە ئێمە پێویستمان بە گەڕانەوە هەیە بۆ نەفسیەتی کورد خۆی لە ناو چوارچێوەی ئەم هەموو معادلە سەقەت و ناڕەحەتەی کە هەیە چۆن تەعامولەکە من لە جەنابی مامۆسا و لە تەواوی بینەرانی ئەپرسم من ئیسە لەگەڵتام کە ئیسە کاتی ئەوە نییە کە ئێمە باس بەڵام ئەی کەی کاتێتی
ئەمە ئەو پرسیارەیە کە جەنابی کاک مەسعود هەمیشە ئەی پرسی پێش ڕیفراندۆم ئێوە ئەڵێن ئیستا کاتی نی ئەیکەی کاتێتی ئێمە وەڵامی ئەو پرسیارەمان ئەویست بە دوای وەڵامی ئەو پرسیارە بگەڕین کە کەی کاتی ئازادی و سربەخۆیی کووردە ئێستا ئێمە دوای ئەو ساڵانە زەکانیش کاک مەشخەڵ سبەینێ ئێمە چۆن یادی ڕیفراندۆم بکەینەوە مەسەلەن بەڕێزت وەکو پشتیوانێکی سەرسەختی ڕیفراندۆم چۆن یادی ڕیفراندۆمەکەی تۆ سبەینێ چۆن یادی ڕیفراندۆم بکەینەوە بەڕاستی بڵین نەتیجەیەکی من کەوتوو بوو یاخود ڕێگاکەمان ڕێگاکەیان لێگرتیمان ئەزانی چۆنە ئێمە کاتێک باسی مافەکانی کوور دەکەین بە مافی دەوڵەت ئێمە بازرگانێک نین بین حسابی زەرەر و قازانج بکەین دکتۆر عەلی وەردیز لەسەر ئەم تێزە زۆرە وەسێ برادەران ئێمە پێویستمان بەوە هەیە شۆڕش وەکو شۆڕش بناسین خەبات وەکو خەبات بناسین ئێمە تاکو ئیسە کورد خۆی خاوەنی وحدەیەکی دەولی نییە تاکو بە گوێرەی سیاقاتی دەولی تەعامل بکەین و حساباتی زەرەر و قازانج بکەین ئێمە پێویستمان بە هەنێک ریسک هەیە پێویستمان بەوە هەیە وەکو نەفسیەت وەکو کورد جارێ خۆمان بناسین تەمایوزی قەزیەکەمان چییە دوجار ئێمە پێویستمان بەوە هەیە ئەم تەمایوزەکە هەمانە ئەم جیاوازیەمان لەگەڵ نەتەوەیەکی سەردەست کە نەتەوەی عەرەبە لە عێراق کە بە ناچاری لکێنراوین بە عێراقەوە ئێمە پێویستمان بەوە هەیە لە لەحزەیەکی تەریخیا بڵێن ئێمە هەین ئێمە ئەو تەریخە پاسیڤە نین کە ئیمپریالیزمی بەریتانی و فەڕەنسی ئێمەیان بە ناچاری لکاندووە بە عێراقەوە لەبەر ئەو ریسکە زەرور بوو ئیسەیان قەرنێکی تر چکە ئێمە وها تەوسیە کراوە ئێستا ڕسکەکە گەیشتە شوێن نەتیجەکەی گەیشتە شوێن قەرار ڕیسکەکەمان گەیشت بەچی مەسەلەن مامۆستا مەسعود وتی ئەبوایە وەکو چۆن بەرامبەر بە بڕیاری دادگای فیدراڵی خۆمان گرت و مقاومە کرا تا ئێستا بوو لە بەرامبەر ڕیفراندۆمیش خۆ چیترمان لێ هات با هەمومان بکوژراوانە وتی بۆ نەوەستای لەسەر ئەمە لەسەر ئەم ریسکە ئەم قسە من هیوادار بووم ئەم قسە کە جەنابی کاک مەسعود عەبدولخالق باسیەکە و من هیوادارم پێش ڕیفراندۆم ئەم ورە وزەیان هەبوایە نەک سەیری کە ئازانی چۆنە ئێمە مەجموعەیەک یاریە بینین من بەش بە حاڵی خۆم لەم و توێژە و لەوە هەر تەدەخولێک هەر لەمسێکی مەسەلەی ڕیفراندۆم کە ئەکرێ کۆمەڵێک یاری بەڕستە و شەکانەکرێ کاکە زانە پێگەی یەکێک لەوانە ئەوەیە من کاتێک خۆم دێم چاڵێک بۆ تۆ هەڵ ئەکەنم کاتێک کە دێم موامەرەیەک لە جەنابتەکەم اینجا پێتەڵم ئەی من نەمودمەیکە ئەی باشە با خۆ با تێی نەکەوتی تایە یعنی ئەمە جۆرێک لە من پێم وایە ئەمە جۆرێک لە موامەرەیە جۆرێک لە یاریکردنە بە شعوری خەڵک جۆرێک لە ئاوەژووکردنەوەی ڕاستیەکانە بەڕاستی ئێمە میلەت سەیری کە سەیری شۆڕشەکانی تەریخ بکە سەیری ئەو میلەتانە بکە کە داوای مافی خۆیانەکەن سەیری قەزیەی فەلەستینی لە تەنیشتمانە بکە سەیری بیابانی ڕۆژئاوا بکە کاکە خۆ ئێمە تەنها میلەت نین کە خاکمان داگیر کرابێ حتا لە ئیسپانیا سەیری ئەو هەرێمانە بکە کە ئیسەش داوای مافی چارەی خۆنووسینەکەن لە ئوسکوتلەندا بە داوای مافی چارەی خۆنووسینەکەن کاکە قانون و دەستور ئەو سیاقە قانونی و دەستوریی کە هەیە هەرگیز نابێتە هۆی ئەوەی کە ئێمە ملزەم کا بەوەی کە ناچارین بەم سیاقە داوای مافەکانی خۆمان بکەین ئوسکوتلەندیەکان چۆن ئیسە داوای سربەخۆییەکە لەبەر ئەوە یان کشمیر هەرێمی کشمیر کاکە هەرێمی کشمیر لە بەرامبەر دوو هێزی ئەتۆمی لە نێوان دوو هێزی ئەتۆمیایە بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان باسی ئەویان نەکردووە کە ئێمە مافی چارەی خۆنووسینمان ناوێ یان ڕیفراندۆمەکەمە هەر ئامانجێک هەر هەنگاوێک بەرەو ڕووی دەوڵەتی کوردی فێرکردنی کورد بەوەی میلەتێکی 2000 ساڵەکە ژێردەستەیە کە هەپرون بە هەپرون کراوە کەسایەتی ڕوخێنراوە هەر لەحزەیەک هەر کەسایەتیەک هەر سیاسیەک هەر حیزبێک ئامانجی سربەخۆیی کوردستان بێ ئامانجی ڕۆشتن بێ بەرەو ئامانجە گەورەکەی کورد هەروەکو چۆن جوولەکەکان لە دەوری قیاداتی خۆیان کۆبنەوە پێویستە نەتەوەی کورد لە دەوری ئەو قیادە کۆبێتەوە بۆ گەیشتن بە هەر مەرحەلەیەک ئێمە ناڵین هەرگیز ئێمە ناڵین دروستکردنی دەوڵەتێک بۆ کوردەوە ئاسانە تەنانەت لە ڕۆژانی بانگەشەی ڕیفراندۆمیش جەنابی کاک مەسعود قەت نیوت ئێمە یەکسەر دەوڵەت دروستەکەین هەرگیز شتیوانیە و لە هەموو شتەکانیش تەسجیل کراوە هەموو ڕیکۆردەکان هەیە ئێمە وتومانە ئێمە مفارقەیەکی تەریخی دروستەکەین ئەوە نییە کە ئیعلامی ئیمپریالیزمی عالەمی ئیعلامی عێراقی دەوڵەتانی دەوروبەر بۆ ئێمەیان دروست کردووە باش ئێمە ئەو عێراقیین کە وێنەمان بۆ کراوە باش ئێستا نەتیجەی ڕیفراندۆم لەکوێ ئەتوانین چی ئیسفادەیەکی لێ بکەین بۆ گەلی کورد مەسەلەن سبەینێ گەنجێکە بیری نیە تازە بۆ چۆن تێی بگەینین بڵێن ئەم نەتیجە ئەتوانین ئاوا ئیسفادە لێ بکەین لای بەڕێزت لای واقع چی لێ بکرێت ئەم نەتیجە ئێستا زیندووە یا مردووە هەڵۆشاوت یان هەڵەوەشاوتەوە ینی چی لێ بکەین لە یادی ڕیفراندۆمە نەتیجەکەی ئەزانین چۆنە خۆی کاکە زانە یعنی
تەپسیتی پرسیارەکان مشکلەیە. یعنی منیستە ناتوانم بە تۆ بڵێم بە ئایان ئێمە وەکو پێم وتی ریفراندۆم وەسیقەیەکی کەلتوری سیاسی تاریخیە بۆ نەتەوەی کورد و هەروەها ئاماژەیەکە پەیامی میلەتێکی خاکداگیرکراوی ژێردەستەی 2000 ساڵیە بۆ داگیرکەرەکانی بۆ هەموو پایتەختەکانی داگیرکەرانی کوردستان کە نەتەوەی کورد ئەو عەبدە زەلیلەی بەردەستیان نییە کە عەقڵی بە مافەکانی نەشکێ. میلەتی کورد میلەتێکە ڕاستە داگیرکراوە ڕاستە سیستەمەکانی پەروەردە بە درێژایی چەند هەزار ساڵی ڕابردوو بە تایبەتی لە دوای دامەزرانی دەوڵەتی عێراق بە شێوەیەکدا ڕێژراوە کە ئێمە هەست بە دونیەتی بکەین هەست بە نەبوونی کەسایەتی جەماعی خۆمان بکەین بەڵام لە لەحزەیەکە ئێمە مەساری تاریخمان گۆڕی مەساری سەقافەتمان گۆڕی مەساری ئەوەمان گۆڕی حتا قەرارات و هەڵسەنگاندنی دەوڵەتانی داگیرکەر بۆ نەتەوەی کورد ئیستا جیاوازە. من گوێم لە عەلی شەمخانی بوو بە ئاشکراوتی ئەو مافەی کە فارس و تورک و عەرەپەیانە لە ناوچەکە بێ کوردی شەی بێ ئێمە ئەنجامی چی ئەمە تێگەیاند گەیشتنی ئەو پەیامەی میلەتی کوردە کە ئێمە عەبدە زەلی لە ژێردەستەکەی جاران نین ئێمەش عەقڵمان بەوەشکێ کە ئەبێ دەوڵەتمان هەبێ ئێمە کاری بۆ ئەەکەین ئامادەیشین قوربانی بۆ بدەین. ئێمە ئیساوتین لە بەردەم دوو حەقیقەتی تەواو قسەکانی جەنابی کاک مەسعود عەبدولخالق ڕووە قانونیەکەیەتی من نکولی لەوە ناکەم لە ڕووی قانونی ئێمە پێویستمان بە هەنێک هەنگاو هەیە بەڵام وەکو پێموتی لە ڕووی سیاسی لە ڕووی دیعایی لە ڕووی تاریخی لە ڕووی مێژووی لە هەر ناوێکی لێنەی ئێمە ئامانجەکەمان بە ئیمتیاز پێکاوە ئامانجی ڕیفراندۆمی سربەخۆیی کوردستان بە ئیمتیاز پێکراوە و لەگەڵ ئەوەی دەست قیادەی کوردە لەبەر ئەوەی ئەزانی چۆنە بە چ دلیلێک بە دلیلی ئەوەی ئێمە توانیومانە تەمایوزی شخصیەتی کورد لە لەحزەیەکە پیشان بدەین. ئێمە ئامانجمان چی وەرە سەیری هەموو ئەو دیکۆمنتانە بکە کە لە پێش کە لە دیعایی بۆ ڕیفراندۆم هەبوو لە هەمویان نەوتراوە ئێمە سبەینێ دەوڵەت دروستەکەی قەت نەخێر ئێمە وتومان ئەمە بڵێن ئیستیفتایەکە لەسەر ئەوەی ئایا بزانین میلەتی کورد چی ئەڵێ بەرامبەر مافەکانی خۆی ئایا جوهدی ئێمە بۆ تێگەیاندنی میلەتەکەی خۆمان بەوەی کە شایستەی دەوڵەتێکە یان خۆ شایستەی فیدراڵ ئەو هەدەفە هات ئەو هەدەفە بەدەست هات ئەو هەدەفە من باسی ناحیە قانونیەکەی ناکەم دووبارەیەکەمەوە لە ڕووی وەکو پێتەڵم لە ڕووی حەمەلاتی نەفسی لە ڕووی سیاست لە ڕووی پەیاممان بۆ هێزەکانی ئەگینا مامۆستازانە یعنی گەرم پەیامە زۆر گەورە نەبووایە دەوڵەتێکی وەکو دەوڵەتی داگیرکەری تورکیا کە ئێمە هەمومان نەزانین چ دەوڵەتێکی عونسوریە و چ قووەتێکی شە لە ناوچەکە ئەم دەوڵەتە کە خۆی لەژێر کۆمەڵێک تۆمەتی زۆر قورسایە بۆ ئیبادەی ئەرمەن لە سەرەتای ئەم قەرنی ڕابردوو بەڵام سەیرەکەی گەورەی ریفراندۆم ئەیان گەێنێتە ئەو قەنەعەتە خودی ڕئیس جمهوری تورکیا دێتە سەر تەلەڤیزیۆن تهدیدی ئیبادەکردنی میلەتێکی ترەکە ێ باشە چۆن لە سومعەی دەوڵەتەکەی ناترسێت چۆن دووبارە ئەگەڕێتەوە بۆ تهدیدکردنی میلەتێکی تر ئەڵێ منە گەربێت و سنوورەکانتان لێ دابخەم کورت هەمووی لە برسامرێ ئەمە گەورەی ریفراندۆمە کاتێ دەوڵەتێک پەیامەکەی بەم قەبارە پێئەگا ئێمە ناکرێ نکولی لەوە بکەین کە ریفراندۆم ئامانجەکانی نەپێکاوە ریفراندۆم لە هەمان کاتە ئامانجێکی ناوخۆیشی پێکا بەڕاستی ئەوەی کە ئەو غەربەلەکردن ئەو لە بێژنگدانەی حرەکاتی کوردیشمان بینی هەندێک حرەکاتی کوردیمان بینی کە بەڕاستی لەگەڵ ئەو هەنگاوە نەبوون یعنی حتا زەربەشیان لێدا بۆ ئەوەی نەگاتە ئامانجەکەی خۆ ئەمە ئەوەشمان بینیوە کاکە بەڵام کاک مەشخەڵاوترێ ئامانجەکانی پێکا هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە بەڵێ ئەو قسەیە گەوترێ ئەڵێکە پێش ریفراندۆم علاقەی نێودەوڵەتی کورد زۆر باش بوو فڕۆکەخانەکانی بەتایبەت هەولێر بەرناکەوت لە سەفیر و لە وەزەرای خارجی دنیا و پەیوەندیمان لەگە وڵاتانی دراوسی زۆر باشتر بوو و ناوچە جێناکۆکان ناوچە دابڕێنراوەکان ئەمری واقعێک بوو لە سەر هەرێمی کوردستان ئەوانەمان هەمووی لە دەستدا ئێستا بێ پشتیوان ماوینێتەوە ئەمەش حەقیقەتێکی تیانی ئەم بۆ چوونە؟ نە حقیقەتیان نیە کاکەزانی لەبەرچی لەبەر ئێمە پێش ریفراندۆم و ئیستەیشی لەگەڵ بێ کە ئێمە شتێکمان هەیە پێوترێ فاعیلی نێودەوڵەتی فاعیلی نێودەوڵەتی نین ئێمە یعنی ئێمە هەموو ئەو پەیوەندیانی کە هەمان بووە فڕۆکە خانەمان هەبووە و هەرچیمان هەبووە لە ژێر سیادەی عێراقایە من پێم سەیرە کاک مەسعود عەبدولخالق قەڵە سیادەی کوردستان کورد سیادەی نییە کاکە یعنی ئێمە شەڕی ئێمە لە ریفراندۆم بۆ ئەوە بوو ببینە خاوەنی سیادە
چۆن تۆ کە سیادت نییە لە ژێر سەیتەرە و سایی دەوڵەتێکی تری ئیستا ئەگەر وەفتێک بێتە بەغدا ئەبێ ئیجازە لە عێراق بخوازێ بێت هەرێمی کوردستان کەوا بێت تۆ سیاد یعنی ئەسڵی فەلسفەی داگیرکردنی کوردستان کە ئێمەڵین کوردستان داگیر کراوە لەبەر ئەوەی شخصیەتی قانونیت نییە شخصیەتی فاعیلی نێودەوڵەتی نیت تۆ لە هیچ مەحفلێکی نێودەوڵەتی وەکو کورد بەشداری ناکەیت تۆ ژێردەستەی میلەتێکی تری جاکاتی ڕیفراندۆم پێش ڕیفراندۆم ڕاستە هەنێک تەسیلات کراوە بۆ ئەو سجنەی کە ئێمەیتیان ناوی عێراق تەسیلاتی تیا کراوە کاکە بەڵام کاتێ سەجانەکەت زیندانەوانەکەت ویستی کەزانی زیندانیەکان لێی هەڵەگەڕێنەوە و لە ئامانج و استراتیجی دەوڵەتەکە دەرەچن هەموو شتەکانی لێگرتیتەوە باش پێت وایە ینی موچە کاکە باشە کاک بەڕێز کاک مشخەڵ پێت وایە ئێستا ئێمە لە چوارچێوەی عێراقا کورد لە سزمدایە لە چوارچێوەی زیندانێکی سیاسی نەتەوەیدایە بێگومان هەر کەس پێی وانە بێ ئەسڵن لە ئەسلی پرۆسیسی دروستکردنی دەوڵەتی عێراق و لە مۆزوعی ئیمپریالیزم و داگیرکاری لە تەریخا تێنەگەشتووە باشە من یەک پرسیار لە جەناب دەکەم عێراق دەوڵەتێکی عەرەبیە دەوڵەتێکی سونیە وانە و سەدام حسێن هەموو ڕیکلامی بە درێژایی مێژووی خۆی بۆ نەتەوەی عەرەب و بۆ ئەوە بوو بەڵام ئەم عێراقە جورئەتی کرد بۆ ماوەی 6 مانگ کوێتی داگیر کرد کە کوێتیش دەوڵەتێکی عەرەبی سونیە وایان نە ئیسش باجەکەیەدا ئیسش هاوڵاتی عێراقی ویزای دەوڵەتی کوێتی پێ نادرێت لەبەرەوەی جوندی عێراقی جوندی داگیرکرد پێی خستۆتە سەر ئەو خاکە جوندیەکی عێراقی کاتێ پێ ئەخاتە خاکی کوردستان جوندێکی داگیرکەرە بە گوێرەی هەموو بەڵام بۆ ئێستا هێزە سیاسیەکان شەڕەکەن لەسەر کورسی پەرلەمانی لەسەر سەرۆکاتی جیاکانی عێراق بە هەموو هێز و سیاسەکان ئەگەر سزنی لە چوارچەوەی عێراقا بۆ شەڕەکەن لەسەری ئەوە لە سیاسیەکان خۆیان پرسە من وەکو چاودێرێکی سیاسی وەکو ڕۆشنبیرێک قسە لەگەڵ تۆەکەم من خاوەنی فکری خۆم من بەرپرس نیم لە سیاسەتی سیاسیەکان ممکنە ئەوان بەرژەوەندیە لەم لەحزە بەو شێوە ببین بەڵام من وەکو خۆم بۆ ژیانی خۆم بۆ سەقافەتی خۆم و بۆ ئەوەی کە ئەتوانم دەنگم پێگە من پێم وایە ئێمە نەکەروە هەر یعنی تۆ سەیری فەلەستینیەکان کە کاکە ئەو تەسهیلاتی کە ئیسرائیل بۆیانەکە یعنی من برادرم هەیە لە دەسەڵاتی فەلەستینی زۆر جار قسە ئەکەین بەیەکەوە ئەو کەسانێکی کە خۆیانە تەقێنەوە بە جێیشی ئیسرائیلە ئیسرائیل بە شیکلی ئیسرائیلی موچەیان بۆ دابینەکە یعنی شەهیدانەوەی کە ئێمە پێڵێن شەهیدانە و خانەنشینی ئۆمانە تەسهیلاتیان هەموو ئاو و کارەبا و هەموو بنیەی تەحتی ئەو فەلەستینیانە بە حەماسیشەوە بە شیکلی ئیسرائیلی ئەڕوا ئایا فەلەستینیەکتان بینی بڵێ ئیسرائیل یعنی دەوڵەتی منە ئەگەر عێراق هەموو شتێکمان بۆ بکە عێراقی ئێمەنیە ئەگەر قیاداتی کوردی بە ڕاوێژ لەگەڵ بەڕێزت بکەنەوەکو نووسەرێکی نەتەوەی وەک کەسێک کە لەسەر پرسە نەتەوەیەکان هەڵوێستت هەیە لە ئێستاە باشترین ڕێگا چییە بیگرنەبەر بۆ پرسی نەتەوەی بۆ میلەتەکەمان بۆ کوردستان بۆی چیتر چاوەڕێ نەکەین بڵێن کەی دەوڵەتمانە بێت ئەگەر ڕاوێژ بە بەڕێزت بکەن وەڵا ئەگەر ڕاوێژ بە من بکەن بۆ ئەگەر کلیکێک بێ بەدەست منەوە خوی کورد بگۆڕم خوی کورد ئەگەر بەدەست من بێ ئەو هیوایە و ئامانجەی کە لە دڵی منە هەیە بتوانم جێبەجێ بکەم کاکە ئێمە ئاسانی بگەڕێنەوە بۆ یەک خەتینەتەوەیی ئێمە ئەو باوباپیرانی ئێمە کە ئەم شەڕێیان بۆ ئێمە بەجێهێشتونیان دەوڵەتێکیان بۆ ئێمە دروست نەکرد با ئێمە ئەم شەڕە بۆ نەوەکانی داهاتوو جێ نەهێڵین چونکە ئێمە هەرچیمان کردبێ هەرچۆن هەوڵمان دابێ هەرچۆن خزمەت گوزاریمان دابین کردبێ هەرچیمان کردبێت دوجار ئێمە خاوەنی دەوڵەت بین دوجار کەسایەتی نەتەوەی ئێمە یەک کاکە زانا یەک نقطە هەیە کە من حەزەکەم باسی بکەین ئەویش ئەوەیە ئێمە کە باسی دەوڵەتەکەین مەبەستمان لە ڕەفاهی تاک نییە چونکە ڕەفاهی تاک ئیشی حکومەتە ئێمە مەبەستمان لە شکۆی نەتەوەیە لە باسی دەوڵەتە شکۆی نەتەوە شتێکە ڕەفاهی تاک شتێکی ترە شتێکی نابێ ئینسانی ڕۆژبیر ئەم دوو شتە تێکەڵاو بکە یعنی بەڕاستی ئەمە ئیجحافێکی زۆر گەورەیە بەرامبەر بە ڕیفراندۆم و بەرامبەر ئەو کەسێک کە ڕیفراندۆمی کرد ئێمە ڕیفراندۆممان کردو بۆ شکۆی نەتەوە نەمان کردو بۆ ئەوەی موچە بۆ خەڵک دابین بکرێ بۆ کارەبا و بۆ ئاو بۆ نازانم ئەم شتانە ئەمە کۆمەڵێک کێشەن کە ئەبێ حکومت فەرزە لەسەر حکومت پێویستە هەر ئەم لەحزە دابینی بکە بەڵام شتێکی تر هەیە خۆیسە فەلەستینیەکان دەوڵەتێکیان هەیە ئیستا فەلەستینیەکان حکومەتێکیان هەیە ببوورە نەک دەوڵەت بەڵام ناوی دەولەی فەلەستینیشە کاکە خۆتە زانی هەموو خزمەت گوزاریەکیشان هەیە
بەڵام کاتێک هاوڵاتیەکی فەلەستینی بەژێر سەیتەرەیەکی ئیسرائیلیا ئەڕواتەوە بۆ ڕەفەح و بۆ ڕامەڵا سێرەکەڵێ ئێمە هەست بە سەروەری خۆمان ناکەین لەبەرەوە ئەبێ حەلی دەولەتین بکرێ ئەبێ حەلی دەولەتەیە مەوزوعی سەروەری مەوزوعێکی نەفسیە مەوزوعێکی سیاسیە مەوزوعێکی پەیوەندی بە کۆیش ئەوەندە بڵێم کاک مەشخەڵ ئەتوانین علاقەمان لەگەڵ عێراق ببڕین و بگەڕێنەوە بۆ خۆمان بۆ ناوخۆی خۆمان ئەزانی چۆنە من پێم وایە یەک هین هەیە یەک خاڵ هەیە کە زەرورە ئێمە زۆر بە قوڵی لی تێبگەین ئەویش ئەوەیە من بە سەراحەت لەم شوێنە ئەیڵێم ئێمە لەگەڵ تورک و فارس پێویستمان بەوی ئامە پێویستمان بەوی ئامە لەبەر چەند سەبەب لەبەر چەند سەبەبێکی تەریخی و جوگرافی و جیوە سیاسی باشە بەڵام عەرەبی عێراق لەبەر ئەوەی ئێمە ئەتوانین ئیستیغنا بکەین لە توانای عەرەبەکانی عێراق من ناڵێم ئەبێ داببڕین ناڵێم ئەبێ داببڕین بەڵام ئێمە پێویستمان بەوی ئام هەیە لەگەڵ کۆمەڵێک لە نەتەوەکانی ناوچەکە پێویستمان بە منافەسە هەیە لەگەڵ کۆمەڵک نەتەوەکانی ناوچەکە دیارە منافەسە معنای دژمنایەتی و دژایەتی و خوێن ڕشتن نییە معنای منافەسەیە من هەم تۆش هەی یعنی هاتنی عەرەب بۆ میزۆپۆتامیا زۆر دوور نییە کاکە بەڵام سێرەکە ئەو میلەتێکی ئەسیل فارس و تورک تقریبان هەرچەند تورکیش مستەوتەنە لەم ناوچە قسەکەی من لەسەر ئەوەی کورد نەتەوەیەکی ئەسیلە لەم ناوچە معقول نییە لە بەرخ یعنی ئێمە فەرمووی سەگوێ بۆ ئەمریکا بگرین تیلەرسن زۆر باسی نامەکەی تیلەرسنی کرد جەنابی کاک مەسعود زۆر ببوورە من بە یەک دێر کاکە نامەکەی تیلەرسن نامەیەکی قانونی وەسیقەیەکی سیاسی قانونی نییە لەبەر نە ئیمزای لەسەرکرا و ڕەژنووسیشە باشە تۆ چۆن کاک مەسعود ئیتیهامەکەی بەوەی کە بەگوێی ئەمریکای نەکردووە ئەمە ئیجحافە بەرامبەر بە کاک مەسعود لە دوجارە کاک مەشخەڵ بە دێرێک پێم بڵێ سوپاس دەکەم بە دێرێک پێم بڵێ چی بە بینەرەکان بە خەڵکەڵی لە یادی ڕیفراندۆمدا بە کورتی بە سوپاس دەکەم من لە یادی ڕیفراندۆم پیرۆزبایی سەرەتا لە خۆمەکەم و لە هەموو نەتەوەی کورد بۆ وەچەکانی داهاتووشمان هەتاکو ئەخیر دێر کە ئەمەوێ بڵێم ئەوەیە بەڕاستی 100 ساڵی تریش دەوڵەتێ بۆ کورد دروست بکرێ باوکە دامەزرێنەرەکەی جەنابی کاک مەسعودە من زۆر سوپاس یەکەم لێرەوە ئەو مجازەفەی کە ئەو کردی بەرامبەر بە دروستبوونی دەوڵەتێک بۆ کورد لەژێر ئەم هەموو فشارێک کە هەمومان کاک مەسعود عەبدولخالق باسی کرد ئەو بەشێکە لەو فشارانە ئەو فشارانەی کە جەنابی کاک مەسعود بەرزانی بەرگەی گرتن لە پێناوی وتنی بەڵەیەک زۆر گەورە بوو بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مەشخەڵ کەولۆسی سەرنووسەری مانامیدیا و نووسەر و چاودێری سیاسی سواز بۆ بەڕێسا کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵ با بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەمولایەکتان بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ